بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت دوای ئەوەی کە لە سنووری بەحرکە دەست بە دابەشکردنی زەوی کراواتە لە سنووری شارەوانی بەحرکە دەست بە دابەشکردنی زەوی کرا بەم بۆنەیەوە یەکێک لە ساردەمەنی و شیرنەمەنیەکان لە شاری هەولێر بڕیاری داوە شیرینی بە خۆڕایی دابەش بکات و هەر کەسێک بۆ نمونە فەرمانبەرە یاخود موچە خۆرە دەتوانێت سەردانی ئەم شیرنەمەنیە بکات ڕاستەوخۆ لێرەدا شیرینی بە خۆڕایی بخوات. من بۆ ئەم مەبەستە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خاوەنی شیرنەمەنیەکە بکەم. کاک سەوری سوپاس بۆ ئەم دەرفەتە سڵاوت لێبێت. پێم بڵێ ئێوە وەکو بەڕێوەبەر یاخود بڵێ خاوەنی مشمش شیرنەمەنی مشمش چۆن بوو ئەم بڕیارەتاندا و چ شتێک وای لێکردن ئەم بڕیارە؟ سەرەتا بەناوی خوا بەخێراتتان دەکەم کە ئێوە وەکو پایتەخت یەکەم کەناڵ سەردانی ئێمەتان کرد. طبعا ئەمڕۆ بۆ بەحرکە و بەحرکەیان دەتوانم بڵێم وەکو جەژنێک وایە بە دابەشکردنی پارچە زەوی بەسەر ئەو فەرمانبەر و پێشمەرگە و ئاسایشانەی کە ساڵانێکە خزمەتی ئێمە و ئەو وڵاتە دەکەن بەڕاستی هەمومانی دڵخۆش کرد. پێش ئەوەی هیچ شتێک بڵێم دەمەوێت سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم کە بریارێکی جەریئانەیدا بە دابەشکردنی زەوی و ڕێکارەکان گیرانەبەر و ئەمڕۆ تەوزیع کرا. بۆیە ئێمەش وەکو شیرینی مشمش کە بینیمان فەراغێک هەیە بە دابەشنەکردنی موچە نەناردنی موچە لەلایەن حکوومەتی بەغداوە بڕیارماندا وەکو شیرینی مشمش ببینە ئەو فەراغە و فەراغەکەی پێپڕکەینەوە و پێکەوە لەگەڵ خزم و دۆست و کەس و برا پێشمەرگە و ئاسایش و هێز ئەمنیەکان لێرە لە مشمش شیرینیەک باش بکەین و پێکەوە خوشەکەی دوو بەرابەر لێکەین. پێم بڵێ دابەشکردنی شیرینی بە خۆڕایی تاکو کێ بۆ نە چەند ڕۆژێکە یاخود چەند کاتژمێرێکە ئەمەم بۆ باس خۆی ئەم شەو لە ئێستاوە کە لە لایڤین تاکو سعاتیەکی شەو ئێمە لە خزمەتی هەر بەڕێزێکین کە دێت سەردانی مشمش دەکات لێرە بە کێکێک دوودرمەیەک پەقلاوەیەک پێکەوە دابنیشین و گفتوگویەکی خۆش و وەکو جەژنێک بگێڕین پێکەوە. چ جۆرە شیرینی ئەگواتە لەسەر خواستی خۆیەتی ئەو کەسەی کە سەردانی ئێرە دەکات یاخود ئێوە شیرینیەکەی بۆ دیاری خۆی ئەو کەسەی دێتە ئێرە ئەو شتانەی کە لە ناو مشمشە مافیەتی هەر شتێک داوا بکاتون ئێمە لە خزمەتیدا دەبین. ئەمە دەکرێت پێم بڵێ بۆ قەبارەی ئەو پارەیە چەند دەبێت یاخود بڕەکەی چەند دەبێت؟ بە خودای وەکو هەڵسەنگاندن هەڵمان نەسەنگاندووە بەڵام هەر چەند بڕەپارەیەک بێتن ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە هەمومان وەکو بڵێن دەرگا کراوە بین ڕۆژی ئەوەیە وەکو بڵێن خاوەن پرۆژەکان دەستیان کراوەتر بێت بۆ ئەوەی لەم وەکو بڵێن تەنگاویە قورتارمان بێت. طبعا فإن مع العسر يسرا لە دوای هەموو ناخوشیێک خوشیێک دێت و وەکو بڵێن گەیشتیتمانە لوتکە من گەشببینم کە لە ماوەیەکی نزیکدا هەم موچە دێت هەم ژیانی خەڵکی ئەم وەکەوە هەرێمە ئاسایی دەبێتەوە. ئەم ئۆفرەی کە ئێوە ئێستا ڕاتانگەیاندووە پێم بڵێ تەنیا بۆ موچە خۆران و فەرمانبەرانە یاخود بۆ هاوڵاتیانی ئاسایشە کە ئەم شەوڕێیان بە مشمش بکەوێت سەردانتە؟ ئوستازگیان خۆی عادەتەن بە هەر سەرکەوتنێک یان بەدەستێنانی هەر شتێک وەکو پارچە زەویەک لەوانەیە من وەکو خۆم بڕیاری ئەوە بدەم یاڵە بە کیلویەک 2 کیلو پەقلاوە ببەم لە ماڵەوە لەگەڵ خانەوادە بەش بکەم. بۆیە ئێمەش وەکو خانەوادەی ئەو کەسانە بڕیارماندا هەر کەسێک کە دێتە دەرگامان لە خزمەتیاندا بین و خزمەتیان بکەین. زۆرە شیرینیەک دیاری کراوەگەر پێم هیچم دیاری نەکردووە ئەوەی لێرە هەیە لە مشمش هەر شتێک هەبێتن بێن لە خزمەتیاندا دەبین و وەکو بڵێن بەخۆ دەبینی هەم لە کێک ئەنواع کێک هەم لە پەقلاوە هەم لە دوودرمە هەم لە شەربەت هەم لە قاوە هەر شتێک کە بیانەوێت وەکو ماڵی خۆیان دەتوانن بێن سەردان بکەن و خزمەتیان دەکەن. زۆر بەخێر بێن سەرچاوان گەلێک بەخێر بێن. ئەمەی کە جێبستی بوون گوتەکانی کاک سەوری نەسڕەدین بوو بەڕێوەبەری شیرینی مشمش لە شاری هەولێر پێم وابێت دەکەوێتە گەڕکی وەزیران لە شاری هەولێر ئەم لقە نوێیان تاکو ئەم دەواتە تاکو بۆ نە دەکرێت بڵێن درەنگانی ئەم شەو یاخود تاکو کاتژمێریەکی ئەم شەو هاوڵاتیان فەرمانبەران موچە خۆران چین و توێژە جیاوازەکان دەتوانن سەردانی شیرینی مشمش بکەن ئەم شیرینی بخۆن هەم لێرە دابنیشن گفتوگۆ بکەن و هاوکات
چۆن دەڵێ وەکو کاکسەوری ئاماژە پێدا جەژنی ئەوە بجێڕن کە ئەمڕۆ زەوی دابەش کراوە و هاوکات ئەم دەرفەتەش ئەم ئۆفەرەیانی ئەو کە ڕایگەیاندووە بۆ ئەوەیە کە حەراق موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی نەناردووە دۆخێکی دارایی سەخت ڕووی لە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکان کردووەمانش ئەم شیرنەمەنیانن کە لێرە بۆ سەردانی کەران دانراوە گەر هاوکارم دیمەنەکانتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ بگوازێتەوە واتە ئەم شەو هەر کەسێک سەردانی شیرینی مشمش بکات لە شاری هەولێر لە گەڕەکی وەزیرانی شاری هەولێر دەتوانێت دابنیشێت لێرە بە خۆڕایی هەر شیرینیە کە ئەو خواستی لەسرە بیخوادوە کۆی شیرینیەکان و هەڵبەت دۆندرمە و کۆمەڵێک ساردەمەنی تریشدانراوە بە خۆڕاین ئەم بڕیارەش لە پێناو ئەوەیە کە جەژنی ئەوە بجێڕین کە ئەمڕۆ لە سنووری شارەوانی بەحرکە زەوی بەسەر فەرمانبەران دابەش کرا وەوا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوش دووبارە پرۆسەی دابەشکردنەوەی زەوی دەست پێ بکاتەوە ناوی کۆمەڵێک فەرمانبەری تر بێتەوە ئەوەی کە بۆم باسکردن کۆی ئەم زانیاریانە بوو لەسەر ئەم هەڵوێستی ئەم خاوەنی ئەم شیرنەمەنیە لە شاری هەولێر. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی گوێبیستی بوون کۆی ئەو زانیاریانە بوو لەسەر ئەم بابەتە ئەم هەڵوێستا یاخود بڵێم ئەم کارە ئەمرۆیە جوانە کە ئەم شەو لە شاری هەولێر بەڕێوە دەچێتەر موچەخۆرێک فەرمانبەرێک هاوڵاتیەکی ئاسایی تاکو کاتژمێریەکی ئەم شەو سەردانی شیرنەمەنی مشمش بکات لە گەڕەکی وەزیران ئەوە دەتوانێت هەر شیرینیە یاخود دۆندرمەیەکە خواردنێکی لێرە هەبێت لەسەر خواست و تەڵەبی خۆی بیخواتەوە کاری ئەم بڕیارش لەلایەن بەڕێوبەران و خاوەنی ئەم شیرنەمەنیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ زەوی بەسەر فەرمانبەران دابەشکراوە خاڵی یەکەم و خاڵی دووەمیش هۆکاری نەهاتنی موچە لەلایەن حکومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکانی پایتەخت میدیا بێت.